لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز هاوڵاتیان ڕوو دەکەنە بازاڕەکان بۆ کڕینی شتومەک و پێداویستیەکانیان بە تایبەتی شیرینی و لە نێویشیاندا ترشیات کە زۆرترین خواستی لەسەرە. ئیشەکە تۆزێ باشترە، خواستەکە ئەنوا هەیە، هەرێکە و تەڵەبی خۆی. ترشیات سوورمان هەیە، بڵێن ترشیاتی سوور، ترشیاتی ڕووبانارمان هەیەەوە تایبەتە، تەڵەبی زیاترە. ترشیاتی زەردمان هەیە بە عەمبە هەم بە خەلیش. ترشیاتی شاهانەشمان هەیە کە خۆمان هەر دروستیەکەین. ترشیاتی کوردیمان هەیە، ئەوەش فرکەی ترەیە خۆماڵیە. ترشیاتی مەحشیمان هەیە، بڵێن ترشیاتمان هەیە زەڵاتەییە. ترەمانەش هەر بە پێ و هەست و چۆنەڵی حەز و ئارزوویەکی خۆیارێکە و حەزی لە شتێکە لە نەوع ترشاتەکانە. لە زەیتونیشە زەیتون ئەنواعی هەیە، زەیتونمان هەیە بە ڕووبەهەنارە، زەیتونمان هەیە ئەم نەوعمان هەیە ئەمە تازەیە ئیتاڵیە، ئەوەش تەڵەبی زیاترە، نەوعەتەکەی فەرقیە خۆشترە لە تامە. زەیتونمان هەیە مەحشی خۆمانێکین، بڵێن مەحشی بە بیبەرە و بیبەری شیرین بە گوێزەری ژەمانە. سیریشمان هەیە سیری 7 ساڵە، ئەوە ژەر خۆمانێکینەوە 3 ساڵە خۆمانێکین. خەڵک حەز لە شیرینی زۆر دەکات، لەسەر سفرەی ئێوانان ترشیاتە، شووتیە، شەربەتە. ئەنی ئینسان دەڵێ نەوسنە بێت کاتێکە ئاچێت دەسەر سفرە، حەزەکات هەموو نەوعەکانی لەسەر بێت، چاوی تێر بێت. جا ترشیاتیش بەڕاستی خواردنێکی تەندروستە تا حەدێ، خواردنێکی تەندروستە و خواردنی ئەم شتانەش ێزگاری ئیسرافی تیان نەکەی، بەڵام حەدە ئیمکانەوەی کە توانە هەیە ئێواران بۆ چاوتێربوون شتێک لەسەر سفرە دانێن. Maşallah.